لا یازدەی حوزەیرانی 2020 ساڵێک لەمەوبەر هەڵمەتی ڕاگەیاندنی هاشتاگی کوانێ 400 ملیارەکە ڕاگەیەنرا. هەمووان بە جۆرێک لە سۆراغی وەرگرتنەوەی وەڵامدا بوون، دەیان پرسی کوانێ لەکوێیە لە لای کێ تۆ بڵێ مابێت. لە دوای ساڵێک تێپەڕبوون بەسەر ئەم پرسیارەدا. لە شەقام دەپرسین ئاخۆ ئەم پرسیارە لە ئێستادا لە فکری هاوڵاتیاندا بوونی ماوە یاخود نەخێر ئەم پرسیارەش وەک هەر ڕووداوێکی تر تێپەڕی. چوارسەد ملیارەکە کوا مانگی پێشووتر موچەی هاوڵاتیانی دابوو قەرزی وەرگرتی بوو لە سەرمایەدارەکان، بۆیە هەندێک لەو پارەیە مەسەڵەن دراوەتەوە قەرزەکە. ئەو 400 ملیۆر چلۆتن ئەتوانن پرسیاری شخصی لە مامی بچووکتان بکەن، مام قوبات تاڵەبانی. 400 ملیارەکە لەکوێ؟ وڵاوی ڕاستی بێ لەم وڵاتە نەک 400 ملیارد چەنەها کەیسی هاوشێوە هەیە کە بێ قسەی لەسەر بکرێ، بەڵام دیزە بە دەرخوا ناگرێت. لەم وڵاتە لەبەرەوە یاسانیە، لەبەرەوە دەسەڵای دادوەری زاڵنێ، لەبەرەوە سیاسەکان بە نفوزی هێز و دەسەڵاتی خۆیان حکومەکان لەم وڵاتە، بۆیە نە یاسا بەقەرارە بێن، نە دادوەر ئەتوانێت کێسەکانی خلای بکات. ئەم 400 ملیارش کەیسێکە و کەیسەکانی تر بەس زەق کراوەتەوە، چەنەها شتی لەو شێوە هەیە. بۆیە لەم وڵاتە بەڕاستی ئومێدیەوە نەماوانە 400 ملیار نە کەیسەکانی تری زەوی وزار و داهات و مەرز و نەوت و ئەوشانە یەکلایی بێتەوە. بۆیە ئەبێ نیەتێکی جدی هەبێ بۆ یەکلاییکردنەوەی ئەو دۆسیانە تاوەکو ینی بە شوێنی خۆی بگە. ئەم هەڵمەتانی سۆسیال میدیاش لە ڕاستیە ڕەنگە لە ڕووی دەرونی ئەوان تۆزێ ئازیەتیان پێ بگەی هەرەوانە ئەگەر بیش بێ باوەڕ ناگەم ئەزیێشیان پێ بگە، لەبەرۆ لە ڕاستی ئەمانە نازانین ساگەر بڵێنە حەیانە شعورە و شتانیان نەما تا هەست بۆ شتانە بکەن. نەگەر لای من لای هەموو هاوڵاتیەکی پرسیار لای ئەوانە جی پرسیارەکە ئاگاداری هیچ نین، یعنی کە ئەوانەی کە ئاگاداری هیچیش نین ئەو بەشن کە پێڵێن میلەت، پێڵێن معاشخۆر، پێڵێن کاسبکار. لە راستیە هەر مەعاملەیە گەر عەقدێ گەر شتێک لە وڵاتە ئەکرێ هاوڵاتی ئاگای لێ نییە. کە من نەزانم و کە میلەت نەزانێ کەس نازانێ، ئەوانە ئەزانن کە بەکارێنێنەوە. ئەتا ئەمان بن و خاوەنی ئەو عەقڵیەتە و بیرۆکە بن و خاوەنی ئەو تەماحە بن بە هیچ جۆرێک ومێدی پێیان نەبێت. چاوەڕوان مەکە ڕۆژێ لە ڕۆژان ئەو پارەیە بە هیچ جۆرە بە پاشەکەوت و بە قەرز و بە لە سەدا 21 و بە چەند ساڵ بڕینی پارەی هاوڵاتیان و موچە خۆران بەتەمایمە. نەک 400 ملیارەکە خۆی ئەمان بریتی نین لە 400 ملیار دلار، چونکە زۆر لە 400 ملیارەکە زیاتر تێپەڕی کردو. ئەرەوە نییە 400 ملیار نییە، چونکە ئەمان لە دوای ئینتیفازەوە بە بەردەوام قەرزاری میلەتی کردن بە مەعاشخۆر و بە غێر مەعاشخۆریش، چونکە ئەمان ئامادەی ئەوە نین ڕۆژێ لە ڕۆژان بێن پاشەکەوتێک و یان وەکو هاوکاریەک هاوکاری خەڵک بکەن، نەخوازەڵا حەقی خۆیان بنەوە. ئەمان حەق نایانی سەنا حەقێن لەبەرەوە بەتەمایمە. والله ئێستا لای نەک لای من لای هەموو هاوڵاتی ئەم هەرێمە چی پرسیارەکەم 400 ملیارە چی لیا و چێ بردی چێ خواردی چۆی باخەڵی چێوە بۆ کوێ سەرف کرا، ئێمە نەمان بینی. من وەکو خۆم نەمبینی، وەکو مۆزەف و دایرەی ئەم وڵاتە نەیبینی، کەس نەیزانی چی لێ هەو بۆ شوێ برا شێ خواردی. ئێمەش خۆمانەوە پرسیارەمان هەیە بەڕاستی چێ بردی چێ خواردی بۆ کوێ سەرف کرا درا بەچی هیچمان نەبینی. وڵا ئەوە وەکو برینێکی قوڵ وایە دایمە بیکولێنی بیر تەکەوێتەوە گەل لە بیر چی بچی. ئەو 400 ملیارە کە هاوتیان بۆ موچەیە بڵێ، بەڵام نەک 400 ملیار ئیسا ئێمە هەیە لە گوێی گاخەوتی دوڕێ نازانێ بەعجێکی ئەزانێ مەسەلەی ئەڵێ دایک ئەزانێ کز لەکوێ بووە دەنگ ناکاشم و تووشەی خۆی بوو، ئەوەشی کە ئەزانێ یا ناوێت یا هاوشتە هاوشەریکە ئەینا قەینا هەر نەگەوە ئەم سەروەسی کوردستانی ئێمە ئەگەریبی کە نەک مەعاش موچەی ئەم کوردستانە هی عێراقی شەدا ئەوەنە شتی هەیە ئەوەنە داهاتی هەیە نەوتی هەیە خوانی بڕۆک و حکوومەتێکی ڕسمی شتی هەیە، بەڵام هەر هێشتا هەر موچەی پێرە ئێوارم بەسەر ئەڵێن ئەوەکەی بەیانێکی هیچ ئەڕوانی فەشری هاو فەشیمان.